مانیا بەشێک لە گفتوگۆکانی ئەتۆمی ئێران لەگەڵ وڵاتانی پێشکۆیەک بۆ چوونی ئەوان چییە لەسەر هەڵوێستی ئێران لەو ناوچەیە لەو باوەڕەدا بووم کە دەبێت کارێک بکەن ڕۆژاواییەکان کە ئەو توندوتیجەیە کە لەسەر کورد هەیە کەمتر بێتەوە بەهێزبوونی ئێران لە ڕووی ئابووریەوە ڕەنگە بێتە هۆی زیاتر نەئارامی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست ئەوان ئەمەیان بەلاوە گرنگە گروپی پێنجی بە علاوە یەک بە تەواوی هاوڕان کە کۆماری ئیسلامی ئێران دەستێوەدانەکانی خۆی لە خۆراڵاتی نێوەڕاستدا زیاتر دەکات. ئێوە چیتان هێنا بۆ واشنگتۆن کە کۆماری ئیسلامی ئێران و هەر حکوومەتێکی وەکو کۆماری ئیسلامی ئێران حکوومەتێکی ئیدئۆلۆژیکی دیکتاتۆری ئیمکانی ئاڵوگۆڕ لە ڕەفتاریدا ناتوانن بکەن دەڕوخێن بەڵام ئاڵوگۆڕ لە ڕەفتارێندا پێک نایەنن